لەو چاڵاکیە کۆمەڵێک گولە و تەقەمەنی و مین و کۆکراوە هیناویانە ئێرە لە ناوی دەبن و بەو ژمارانەی کە دیار دەکرێن بڕی تەقەمەنیەکان 7825 ئەگەر وردی بکەینەوە 120 ملیمی 79 دانەیە 245 82 ملیمی تێدایە 160 ملیمی تێدایە 41 106 تۆپن تەبعانەوەنە گوڵە تۆپن 3200 گولە دۆشکەی تایە 14.5 ملیمی 3312 ملیمی تێدایە لەگەڵ کۆمەڵێک مین و کۆمەڵێک تەقەمەنی تر هەڵبەتە ئەمانە هەندێکیان بە شێوەیەکی سیستیماتیک بە تایبەتی مینەکان لە کێلگەمیلەکان کۆ دەکرێنەوە و زۆریشیان ئەم جارەیان لە لای فەرماندەی لەشکری سپیلک کۆکراونەتەوە وەختی خۆی لە شەڕی داعشیان هێناوە و ئێستا لێرە کۆمان کردوتەوە زۆریشان لەسەر بانگەوازی خەڵک کە بۆ تیمەکانمان یان بۆ بنکەکانمان پەیوەندی پێوە دەکەن و دەچن کۆی دەکەنەوە 30 ساڵ تەمەنی بەرنامەی کاروباری مینە لە هەرێمی کوردستان یعنی بە درێژایی ئەم هەموو ساڵە پیشەوەرانی مین کاری زۆر چاکیان کردووە کاری زۆر گرنگە کاری پیرۆزیان کردووە ئەرکی خۆیان جێبەجێ کردووە ماوە بەڕاستی مافەکانیان ماف و ئیمتیازیان تا ئێستا جێبەجێ نەکراوە هەنگاوی زۆر باش بردراوە بەڵام ئومێدەوارین کە ئەم ماف و ئیمتیازیانشیان بۆ جێبەجێ بکرێت چونکە تا ئێستا بە درێژایی 30 ساڵ ئێمە وەکو دەستگا وەکو ڕێکخراوەکان توانیومانە 160 ئەم پارچە ئەم خاکە لە مین و تەقەمەنی پاوکەینەوە هێشتان 140 ماوە ئەو 140 زۆر سەختە یعنی ماوەی زۆرتری دەوێ پاڵپشتی دارایی زۆرتریشی دەوێ